کاسبکار و خاوەن پشکەکانی پرۆژەی گۆڕەپانی ئاژەڵانی هەولێر دوون بەهۆی ڕاگیرانی کارکردن لە پرۆژەکە بۆ ماوەی 2 مانگ بێکار ماونەتەوە. هاتوونەتە بەردەم بینای پارێزگای هەولێر و داوا دەکەن ڕێگەیان پێ بدرێت دەست بەکار و کەسابەتی خۆیان بکەنەوە. ئەو مەیدانە لەوێن دەرەکرایتەوە هەستا خەڵکی دەست پێ کردو ئەمە کردە دەستن پێ کردو عسارن چا کردو ئەمە هەمان عسار چا کرد وەز بە یەکەم چا کرد دوایە حکوومەتی ڕێپێدا بوو دوایە حکوومەتی ڕێپێدانی ڕاوەستان گوتی ڕاوستن کاکە ڕاوستن ئەوە 2 مانگە قەپاتیان کرد ئێستانەکە هەموو ڕۆژێ دەڵێن ئەوڕۆکە دەبیت تۆ سبەی دەبیتەوە ڕۆ دەبیت تۆ سبەی دەبیتەوە خەرکێکەش خەرکێکی زۆری لێ هەموو فەقیر و فەقارە هەموو حەساری دروست کردی ئێستا بلۆچ ڕووکردی سەری گرتیە مەیدانەکەیان لە ماوەی ئەو 2 مانگای ڕاگرت دەرێنە ساحب پرۆژەکەی لۆمان کۆ ناکاتەوە ئەمەش داوا لە محافیزەکەین لە حکوومەتیەکەین ئەو پرۆژەمان لۆ بکاتەوە. بەهۆی ڕاگیرانی کارکردن لە پرۆژەکە و ڕێگەگرتن لە کارکردنیان کاسبکار و خاوەن پشکەکان دەڵێن تووشی زەرەر و زیانێکی زۆر بوونەتەوە. کاریگەری لەسەر بژێوی ژیانیان دروست کردووە. زیرانی خۆمە چۆی تەکرێی بەس لەبەرەوەی بسی حەسای دروست بکاتن بلۆچی بردی تێ چیمان تۆی بردیا قومی بردیا ئەو ئیشی لێکردیا هەتا ئێستا نەیتانیە پارێ عملەش بداتن وەستای بداتن. پرۆژەی گۆڕەپانی ئاژەڵانی هەولێر دوو یەکێکە لە پرۆژە تازەکان و کاسبکار و خاوەن پشکەکان دەڵێن پرۆژەکە لە بەرژەوەندی خەڵکی هەژارە بەڵام بەبێ هۆکار پرۆژەکە ڕاگیراوە لەم ناوەشدا خەڵکە هەژارەکە زەرەرمەندە. هەڵگورد ئەحمەد کورساد نیوز هەولێر.